ڕێکخراوی پێگەیان یافرەتان ڕێکخراوی دەبڵاڕۆ بە بۆنی ڕۆژی جیهانی پەنابەرانەوە لە میانی کار و چالاکیەکانمان کێ کە بریتیە لە چالاکی پێکۆژیانی کۆمەڵایەتی هەڵساینە بە ڕێخستنی ماراسۆنێک بۆ دانیشتوانی شاری کۆیە کە لە موچین و توێژێک پێکاتوە براومان دەبێت سێ ئاست لەسەر ئاستی کوڕان و براوشمان لەسەر ئاستی کچان دەبێت و زۆر خۆشحاڵین کە ئێمە ئەوڕۆ ئەم چالاکیە دەکەین بۆ پێکۆژیانی کۆمەڵایەتی کە ئێمە لە ژێر شارێکدا دەژین بەڵام تقریبی 8 نەفەر دەبی بەشداری بکەن لەو ماراسۆنە و پێکاتووە لە تەمەنەکان لە 15 16 18 بەرەو سەرتر يعني وەکو ئەزمونێک تێدا بەشدار بووم و ینی پێشتر بەشداریم نەکردێت لە ماراسۆنەی جاوە یەکەم محاولم بوو چەندەمیش بووم وڵای هیچم بووم لە ئاخیری بووم لە دواوە بووم باشە پێشتر ڕاهێنان کردو بۆی بەشداری ماراسۆنە بێت نەوەڵە ڕاهێنام نەکرد تۆزە ینی دوو ڕۆژ پێشەچیەوە تۆزە ڕاکردنم کرد بەس وەکو تەمرینە بۆت زەحمەت نەبوو